بۆ دەگەین سەبارەت بە دوایین گۆڕانکاریەکان و هێرشوو و لەشکردەکانی تورکیا بۆ سەر خاکی کوردستان دەپرسین ئەم هێرشوو جوڵانی تورکیا زادەی چییە و تورکیا بە چ مەبەست و هۆکارێک ئەم هێرشانە ئەنجام دەدات و دەپرسین حکوومەتی هەرێمی کوردستان و وەلایەن و هێزەکانی باشووری کوردستان دەبێت هەڵوێستیان چی بێت بۆیە پرسە دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر کامەران مەتیک مامۆستای زانکۆ لە شاری هەولێرەوە بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵمانە. دکتۆر کامەران سڵاوت دەبێ ئەم کاتت باش هۆکار و مەبەستی پشت ئەم لەشکرکێشانی تورکیا چییە بۆ چیە گەرەکەم؟ بەڵێ دیارە تورکیا کۆمەڵێک ئامانجی هەیە ساڵانە هەنگاوێک دەنێ بۆ ساڵانە هەنگاو دێتە پێش بۆ ئەوەی ئامانجەکانی خۆی جێبەجێ بکە. استراتیژی سەرەکی تورکیا ئەوەیە کە هەوڵ بداتن لە دوو ئاراستەوە کار بکە. ئاراستی یەکەم ئەوەیە کە ناوچەیەکی ئەو ناوچە ئارامەی کە ڕۆژئاوای کوردستان دەستی پێ کردووە بە باشووری کوردستانی ببەستێتەوە، واتە لە عەفرینەوە لە نزیک کنارەکانی دەریای ناوەڕاستاوە دەگاتە زیینی مەردی. ئەو ناوچەیە بە قوڵایی 30 بۆ 32 کیلۆمەتر بخاتە ژێر کۆنتڕۆڵی خۆی بە ناوچەیەکی بە ناوی ناوچەی ئارامە و دواتر هەوڵدا لەسەرەوەی کە دیمۆگرافی ئەو ناوچانە بگۆڕێ. ئەمە ژواتای ئەوەیە کە کوردستان ئەو جارە هەوڵ دەدرێت لەسەر بنەمای دیمۆگرافی دابش بکرێتەوە. ئەگەر دابشکردنەکانی پێشووتری کوردستان لە خوارەوە باڵێن لە سنوورەکانی هاوبەش لەگەڵ دەوڵەتان دەستی پێکرد، ئێستا دابشکردنەکە لە ناوزەرگەی کوردستان دەست پێ دەکات. ئەوە ئەستراتیژی بە استراتیژیەکانی تورکیا. استراتیژیەتی تورکیاش ئەوەیە کە ئەگەر استراتیژی تورکیاش ئەوەیە کە ئەگەر بێت و گۆڕانکاریەکان لە بەرژەوەندی ئەو بشێتەوە بە تەواوی هەرێمی کوردستان بخاتە ژێر کۆنتڕۆڵ خۆی. بەڵێ دکتۆر کامەران لەشکرکێشەکانی تورکیا بۆ هێرشکردنە سەر پەکەکەیە، ئەوان خۆیان وا دەڵێن بۆ هێرشکردنە سەر پەکەکەیە، بەڵام وا خوێندنەوەی بۆ دەکرێت کە بۆ داگیرکاری بێت. من پێم وانێت پەکەکە تەنها بیانوەکە لەم ئەجینا هەنگاوەکانی تورکیا و ئەو شێوەی کارکردن تورکیا ئەوە بەڕوونی بۆمان بەدەن دەکات کە تورکیا دەیەوێت لە ڕووی سەربازی و هەرێمی کوردستان داژین بکات. ئەجینا لە ڕووەکانی تر لە ڕووی ئابووری، لە ڕووی ڕۆشنبیری، لە ڕووی هەواڵگریەوە باشووری کوردستان دەبەری زەردی بابڕێن بە تەواوی داژین کردووە. تۆ بە تەنها بچێشێک لە مارکێتەکان دەزانی چۆن بازارەکانی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و کۆنتڕۆڵ کراوە. بۆیە تورکیا ئێستا هەنگاوی دووەمی ئەوەیە کە ڕاستەوخۆ بە ئەو ناوچەیە بە تورکیا بنشێنێتەوە. دیارە ئەو گۆڕانکارنی کە لەسەر ئاستی ناوچەکە و لەسەر ئاستی جیهانیش ڕوودەدەن وەک ڕووداوەکانی ئۆکرانیەوە بۆ نمونە دروستکردنی هەرێمی کریم لە 2014 و ئەو ساڵیش دروستکردنی هەرێمی دۆنباس، دروستکردنی کۆمەڵە هەرێم و لە کاتداوایان بە رووسیا ئەو دەرگایە بۆ تورکیاش دەکاتەوە. لەبەر ئەوە تورکیا استراتیژی یەکەمی ئەوەیە کە ئەو ناوچەیە بگەڕێنێتەوە. لەبەرەوەی تورکیا پێی وایە تاوەکو ئێستا پێی وایە کە لە 1926 کاتێک ڕێککەوتووە و کاتێک ئیمزای لەسەرەوە کردووە کە ئەو باڵێن ویلایەتی مووسڵیا هەرێمی کوردستانی ئێستا بە عێراق و بشێندرێ، ئەوان دەڵێن مەرجمان ئەوە بووە کە دەبێت یەک پارچەی ئەو خاچی ئەو وڵاتە بپارێزرێت. ئەگەر یەک پارچەی نەپارێزرێ ئەوان ئەو ناوچەیە بۆ خۆیان دەگرن. ئێستا عێراق دیارە نەیتوانێت تاوەکو ئێستا یەک پارچەی خۆی بپارێزێ، بۆیە ئەوان بۆ بیانوە هەوڵ دەدەن بۆ گەڕاندنەوەی ئەو ناوچەیە. اینجا لەژێر زۆر بڕوو بیان و یەکێک لەو بیانوانە لێدانی پەکەکەیە. بیانوەشی تر هەوڵدانە بۆ ڕاشێشانی گاز و دەست بە سەرداگرتنی گاز، یعنی کۆمەڵێک بیان و دەهێنەوە، بەڵام لە بنەڕەتدا ئەوانە شتی لاوەچین. شتی سەرەکی ئەوەیە کە دەیەوێت جوگرافیای خۆی فراوان بکات و ئەو ناوچانە بەخۆی بچێنێتەوە. نێودەوڵەتی خوێندنەوەی چییە سەبارەت بە لەشکرکێشەکان و هێرشەکانی تورکیا و سەر خاکی کوردستان؟ بەڕاستی خوێندنەوەی نێودەوڵەتی دیارە لەسەر ئاستی نێودەوڵەتی بێدەنجێک دەبینێن. میدیاکانی جیهانی لە ئاستی ئەوە بێدەنگ بوون و تەنانەت سیاسەتمەدارانی زیانشتاوە ئێستا لە دوانێکیان نەدایە. ئەمە ژواتای ئەوەیە زۆرە ڕێککەوتنێک هەیە و بڵۆکی سەوز بۆ تورکیا پێکراوە. ئەگەر تەماشا بکەی ساڵی پار لە بووە ساڵی 2020-2019 لە ڕۆژئاوای کوردستانیش بە هەمان شێوە چۆن لە 2018 رووسیا عەفرینی بۆ تورکەکان چۆڵ کرد، بە هەمان شێوە لە 2019 ئەمریکا کشایەوە و ناوچەی سەرەکانی گرێسپی بۆ ئەمریکیەکان بۆ تورکەکان چۆڵ کرد. من پێم وانییە تورکیا وێری ئەوەی هەبێ یا توانای ئەوەی هەبێتن هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان ئەگەر بێت و پێشتر ڕێککەوتنامەیەکی نهێنی ئەنجام نەدرا. لەبەرەوەی من پێم وایە لەو لەشکرکێشانە ڕێککەوتن هەیە لەگەڵ
رووسیا و لەگەڵ ئەمریکاش تورکیا ئێستا زۆر زیرەکانە کار لەسەر ئەو ملانەیە جیهانیە دەکات و هەوڵداتن لە بەرژەوەندی خۆی بێخۆت تۆر باز لەوە دەکرێت ئەگەر تورکیا هێرش بکات لە لایەکی دیکەشەوە ئێران هێرش دەکات ئەمە چۆن لێکدانەوەی بۆ دەکرێت وەکومنتی بەڕێستان نەوبارەوە چییە؟ من پێم وایە تورکیا و ئێران ناوچەی هژمونی خۆیان دابەش کردووە ئێران لە ئێستادا لە ڕووی سەربازیەوە ڕەنگ بێتن ئەگەرێکی دوور بێت کە ئێران پەلاماری هەرێمی کوردستان دەبڕی ئێرانیش دەبەری سەوزی بە شێوەیەشی ڕاستەوە خۆ کۆنتترۆل کردو هیچ شتێک لە دەبەری سەوز بەبێ سیاست بەبێ ئیدارەی و بەبێ ئێرادەی ئێران بەڕێوە ناسێتن لەبەر ئەوە من پێم وانە ئەو دوو دەوڵەتە خۆیان مخەنە ئاستێکی وە کە ڕوبەڕووی یەکتر بوونەوە و لە 2000 ناوچەکۆی ناوچەکە بەرەو شەڕێکی گەورە ببن بە سونی من ئەوانیش زۆرە ڕێککەوتنێکی هەروەکو چۆن لە زۆر ناوچەکانی تر پێشتر ڕێککەوتنیان کرد ئەگەرچی لە کاتی شەڕەکاندا ئەوان ڕەنگ بێتن هەوڵدن ملی یەکتر بشتێن و زیانی گەورە بە یەکتر بگەێنن بۆ نمونە لەسەرەوە لە عەفرین بۆ نمونە لەسەرەوە لە ژێرەوە ڕێککەوتبوون لەسەرەوە ئێرانیەکان بە شێوەیەکی ناڕاستەخۆ یارمەتی هێزەکانی پێدەیان دەدا بۆ ئەوەی یاخود هێزەکانی قەسەدەیان دەدا بۆ ئەوەی شەڕەکە درێژە بچێشێ و زیانی زیاتر بە تورکیا بگەێنە ئەو سیاستە هەیە بەڵام لە ڕاستیدا ئەوانە وەکو تەکتیک بەکاردێنن استراتیژێتی ئەساسیان ئەوەیە کە ئەوان ڕێککەوتونە و ناوچەکەیان لەسەر بنەمای هەژمونی بۆ خۆیان داوەش کردووە. دکتۆر هەڵوێستی هێز و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان دەبێت چی بێت سەبارەت بە لەشکرکێشەکانی سوپای تورکیا؟ بەڕاستی دیارە تاوەکو ئێستا من ئەوەندەی کە بەدۆداچوونم بۆ میدیاکان کردو و داچوونم بۆ بێدوانەکان کردو تاوەکو ئێستا شتێکم نەدیتووەکە پێک بۆترێ هەڵوێست تاوەکو ئێستا زۆربەی هێزەکانی کوردستان چ ئەوانەی خۆیان پێدەسەڵاتە چ ئەوانەی خۆیان پێ ئۆپۆزیسیۆنە بەشێک لەوانەی کە دەسەڵاتن ڕاستەوخۆ بەشدارن و هێرشە بەشێکی تریشیان دیارە تاوەکو ئێستا هیچ هەڵوێستێکیان دەرنەبڕێت چ بە ئەرێنی چ بە نەرێنی ئەو مانای وایە ئەوانیش بە شێوەیەک لە شێوەکان ڕازین ناتوانن بەرگری لە خۆیان بکەن بەوەی کە بڵێن ئێمە ناڕازین لەبەر ئەوەی ئەو کەسانی ناڕازین لەگەر حزبێکی سیاسی کە ئەگەر خاوەنی ئەجندایەک و باوەڕین بەرنامەیەکی نیشتیمانی بێت ناکرێت لە کاتێکی وا بێدەنگ بێت پێویستە هەڵوێستی خۆیان دەربڕن پێویستە ناڕزایی دەربڕن لەبەر ئەوە من پێم وایە لەسەر ئاسی حزبەکان تاوەکو ئێستا وەکو زۆربەر و داواکانی پێشتر بێ هەڵوێستن و جورئەتی ئەویان هەڵوێستی خۆیان دەربڕن لەسەر ئاستی جەماوەریش بەداخەوە تاوەکو ئێستا لە باشووری کوردستان لە پارسەکانی کوردستانیش خەمساردیەک هەیە ئەوەی جێگەی نیگەرانی بەڕاستی ڕۆلی ڕۆشنبیرانە ڕۆشنبیرانیش لەو کاتەدا نەک هەمیستیان نییە یاخود بەڵکو هەوڵ دەدەن لە هەوڵ دەدەن بەسەر کۆنەکردنی ملەتەکەی خۆیان لە بەرپرسیارەتی نێژی خۆیان ڕابکەن لەسەر سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەی لەو جێ لە جیاتی ئەوەی سەرکۆنەی ئەو هێرشە بکەن کە وڵاتەکەیان داگیر دەکرێت هێزێکی داگیرکەرەوە هاتووە وڵاتەکەت داگیر بکە هێزێکە هاتووە کە دەیەوێت ئەو هەرێمە تێک بداتن کە خەونی هەموو کوردەکانە کوردە لە هەموو پارسەکانی کوردستان کەچی سەرکۆنەی ملت دەکەن بگیانە ئەوەی خەڵکی کوردستان شایانی سەربەخۆیینی و شایانی ئەوەیە کە لە ناو بچیتن و وار توانای پێشکەوتن و توانای ژیانیانی بە شێوەیەک لە شێوەکان ڕۆشنبیرەکانیش کەوتونەتە ژێر کاریگەری ئەو شەڕە ڕۆشنبیری و شەڕە شۆردنەوە مێشکەی یاخود ئەو غەسڵ دەماغی کە لەلایەن میدیاکانی وڵاتانی دەوروبەرەوە دەکرێت لەبەر ئەوە من پێم وایە چەندە بێ هەڵوێستی حیزبەکان مەترسیدارە ئەوەندەش ئەو خوێندنەوە نەرێنیەی ڕۆشنبیران و ئەوانەی خۆیان پێ قەڵەم بەدەستە کاریگەریی زۆر مەترسیدارتری هەیە لەبەر ئەوەی بەیەکجاری ئیرادەی ڕوبەڕووبوونەوە لای خەڵکی کوردستان تێک دەشێنێت کە خۆی لە بنەڕەتدا لە باشوور بەداخەوە خەڵکی کوردستان ئێرادەی تێکشێنراوە. بەڵێ تورکیا دەڵێت بە هەمانگی هاوپەیمانەکانمان لە باکووری عێراق ئێمە ئەم هێرشانە ئەنجام بدەین ئایا هێز و لایەنەکانی باکووری عێراقا مەبەست لە باشووری کوردستانە بوونەتە بەشێک لەو هێرشانە؟ بەڕاستی ڕاستێک هەیە پێویستە ئێمە دوور لە عاتیفە شیکردنەوەی بکەین چۆن تورکیا بە بیانووی پەلاماردانی پارتی کرێکارانی کوردستان هێرشە داگیرکاریەکەی خۆی بۆ سەر هەرێمی کوردستان دەست پێ کردووە بە هەمان شێوە پارتی دموکراتی کوردستانیش بەکاردێنێ وەک بیان وەک بۆ شەرعیەتدان بە هێرشەکەی من پێم وایە ئێستا پارتی دموکراتی کوردستان لە دۆخێکدانێت بتوانێت ڕێ لەو هێرشەی تورکیا بگرێت ناتوانێت من پێم وانێ بتوانێت هەڵوێستێکی بێ لەبەر ئەوەی
دەوڵەتێکی گەورە بەرامبەر حزبێک لەو شێوەیە هیچ بەراوردێک لە مابینی هێزیاندا لێ بۆیە پارتی کرێکەرانی پارتی دیموکراتی کوردستان من پێم وانێ بتوانێت وەکو حزبەکانیت کە لەو ئاسەدانەیە کە بتوانێت هەڵوێستێک دەربڕێ جگە لەوەی کە خۆی لەگەڵ دۆخەکە بگوزینێت بە شێوەیەک لە شێوەکان هاریکاری تورکیا بکاتن ئەجینە ئەویش بەکاردەهێنرێ استراتیژێتی تورکیا چۆن لەسەرەوەی مەسەر هەندێک وەکو باسم کرد تەکتیکی بسووتە بە هەمان شێوە لەسەرەوەی ئەو هێزانەیە کە ئێستا خۆیان بە هاوپەیماندا تورکیا هەرگیز هیچ هێزێکی کوردی بە هاوپەیمانی خۆی دانامێت پێویستە ماوە ڕاستی بزانێت پێویستە لاژێر کاریگەریەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دوور بکەینەوە هەوڵ بدەین بەڕاستی من پێم وایە کاتی ئەوەیە کە زۆرە کارکردن لەسەر دروستکردنی لێک نزیکبوونە و لێک تێگەیشتن هەبێت بۆ ئەوەی مەسەلەی کوردە و قۆناغەدە لە باشوور زۆرە ئیدارەدانێکی یەکگرتووی هەبێت بۆ قەیرانەکان ئەجینا بە بۆچوونی من پارتی دیموکراتی کوردستانیش ناسار کراوە یعنی نە هاوپەیمانی تورکیایە تورکیا و هێزانە وەکو هاوپەیمانی خۆی سیر ناکات تورکیا لە بناوەتدا ئەوانە وەکو داردەستێک بەکاردهێنێ بۆ گەیشتن بە ئامانجە استراتیژیەکانی خۆی بەڵام لە هەمان کاتدا ئەوانش ئەو ئیرادەیان نییە کە بتوانن نەخێر بۆ تورکیا بەڵێ دکتۆر باس دەوە دەکرێت کە هێرشەکانی تورکیا پەیوەندی هەبووە بە سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تورکیا دەژووترێت کە هێرشەکانی تورکیا زیاتر دوای ئەوە بوو کە گڵۆپی سەوز بۆ تورکیا هەڵکرا لەلایەن مەسرور بارزانانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە خوێنەوەی بەڕێستان لەوبارەیەوە چییە؟ من پێم وایە ئەو سەردانە وەکو سەرۆکی حکوومەت نەبوو ڕاستە وەکو سیپە سەرۆکی حکوومەت و بەڵام بەو شاندەی سو شاندەکە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان نەدەکرد بەڵکو زیاتر نوێنەرایەتی پارتی دیموکراتی کوردستان دەکرد و چۆن وەکو باسم کرد کە پارتی دیموکراتی کوردستان ئێستا ناکرێت وەک هاوپەیمانێکی تورکیا بخوێنرێتەوە لەبەرەوەی ئەویش کەوتۆتە ژێر فشاری تورکیا و گۆڕەپان ئەو ناوچەی لەژێر هەژمونیدایە لەژێر هەڕەشەی هێزەکانی تورکیادایە بۆیە ناچارە خۆی لەگەڵ واقعەکە بگوزێنەوە پاساونی بۆ پارتی دیموکراتی کوردستان ئەوە مانای وایە کە میدیای کوردی ئەو حزبی لە خۆی زۆر گەورەتر کردە بە هەمان شێوە من پێم وایە تورکیا چاوەڕوانی گڵۆپی سەوزی مەسرور بارزانانی کرد تورکیا استراتیژێتی خۆی هەیە ڕەنگێت لە هەندێک وردەکاری جیاوازیان هەبوو لەوانە بۆ نمونە هەوڵدار بوو ئەوەی هێزەکانی بابن زێرەبانیش لەو ناوچانە بستنە ئەو شوێنانەی کە پارتی کرێکارانی کوردستانی لێ دەردەکرێت بەڵام لە هەموو حاڵەتەکاندا تورکیا خۆی لە هەڵوێستەکە هەڵبڕیار یەکلایکەرەوە دەداتن و استراتیژیت خۆی لەسەر ئەو هێزە بچووکانە ڕناگرێت کە ئەو هێزانە لە بنەڕەتدا لەناوخۆوە پەرتەوازە بوون و لەناوەخۆوە هەڵوەشاونەتەوە و شکستیان هێناوە بۆیە مانەوەی ئەو هێزانە تەنها پەیوەستە بەو پاراستنەی کە تورکیا بۆیان دەدات. بەڵێ دکتۆر چاودێرانی سیاسی بازدەوە دەکەن کە هاتنی سوپای تورکیا پارتی دیموکراتی کوردستان بە پشتیوانی خۆی ئەبینێت وەکو باسم کرد پارتی دیموکراتی کوردستان پشتیوانی تورکیا دەکات ئەوە شتەکە زۆر ڕوونە گۆڕەپانی سیاسی کوردستان دابەش بووە لە مابینی تورکیا و ئێران ئێستا پارتی دیموکراتی کوردستان ناچارە وەکو باسم کرد کەوتۆتە ژێر لە دۆخێکدا ناتوانێت نەدەتوانێت ڕوبەڕووی تورکیا بێتەوە بۆیە ناچارە خۆی لەگەڵ دۆخەکە بگوزێنێ و بە هەمان شێوە هاوپەیمانی ببێتە هاوپەیمانی تورکیا مەسەلەی کورد ئێستا بە شێوەیەک پەرتەوازە بووە کە وەکو باسم کرد هیچ نەتەوەیەک هیچ هێزێک ئێرەی پێنابێت بەڵام لە هەموو حاڵەتەکاندا بە بۆچوونی من ئێستا دۆخەکە بە شێوەیەکە کورد دەبێت ئیش لەسەر ئەوە بکات چۆن ڕوبەڕووی ئەو داژیرکاریە دەبێتەوە و ئەو هێزانەی کە کەوتونەتە دەرەوەی نیشتیمانی چۆن هەوڵدا بەلایەنی کەم ئەو هێزانی کە لەبەردەستیاندا ئەگە نەتوانێت سەرکردایەکانیش بۆ خۆی ڕابچێشێ بتوانێت هێزە سەربازەکان هێزە سیاسەکان بۆ لای خۆیان ڕابچێشن بۆ ئەوەی تورکیا زیاتر سوود لە پەرتەوازەی ناوماڵی کورد نەبینێت. بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە موشک بارانکردنی شاری هەولێر لەلایەن ئێرانەوە نیگەران دەبێت بەڵام لە هێرشی تورکیا بۆ سەرپاکی کوردستان بێدەنگە وەکو باسم کرد شتێک نەماوە بەناوی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لە بنەڕەتدا ئێستا دوو حیزبە و خەریکە وەکو زۆربەی ئەو کەسانی کە لە حیزبەکان خۆیان لە سەرکردایەتی حیزبەکان خۆیان لە پەرلەمانتارانیان بەڕاشکاوانە ئاماژە بۆ دەکەن ئێستا دوو ئیدارەی هەیە و بە شێوەیەکی تقریبا دەتوانین بڵێن حکوومەتی هەرێم تەنها بە شکل ماوە بۆیە ئەو لێدوانانەی کە بەناوی حکوومەتی هەرێمەوە دەدرێت تعبیر لە ئەو حیزبە دەکرێت ئەو حیزبە دەکات زیاتر کە بەڕادەستە دیارە پارتی دیموکراتی کوردستان وەکو باسمان کرد لە تورکیا نزیکە بۆیە ناتوانێت بەرامبەر ئەو هەڵوێستێکی جدی بنوێنێ و ناتوانێت ئیدانەی بکات
بەڵام ئێران دوورترە و ئێران وەکو باسم کرد لە ڕووی هەژمونیەوە دەبەری سەوزی لەژێر کۆنترۆلدایە بۆیە دەتوانێت یعنی ئاسانترە کە سەرکۆنی هێرشەکانی ئێران بکات لە کاتێکدا حکوومەت ئەگەر حکوومەتێکی نیشتیمانی بەهێز بێتن من پێم وایە دەبێت ئیدانە و سەرکۆنەی هەر داژیرکاریەک وکە نەک بەتەنها ئیدانە و سەرکۆنێک بەڵکو ڕوبەڕووی هەر داژیرکاریەک بێتەوە کە لەلایەن هەر هێزێکەوە بێت چ لەلایەن تورکیاوە بێت چ لەلایەن ئێرانەوە بێت دۆخی ڕاستەقینە ئەوەیە کە ئێستا هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان هێزەکانی پێشمەرگەی کوردستان بە شێوەیەکی گشتی لە بەرەکانی شەردا بوونایە و ڕوبەڕووی تورکیا بووبارایە نەیان هێز بە تورکیا بەو شێوەیە بێتن سەروەری خاچی هەرێم پێشێر و کا هیچ حساب نەبوو بەها نیشتیمانیەکان بکار نەبوو خاک بکار نەبوو زەوی نەبوو سەروەری هەرێمی کوردستان و سەروەری دەوڵەتێکی تر بکات کە پێی دەڵێن عێراق. دکتۆر پێتان وایە ئەم هێرشانە تا چەند پەیوەندی بە فرۆشتنی نەوت و غاز هەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و بڕیارەکەی دادگای فیدراڵی و لە هەمان کاتا بێدەنگی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند ڕێگە خۆشەکات بۆ فرۆشتنی غازی هەرێمی کوردستان غازی کوردستان. بەڕاستی هەندێک شت هەیە لە میدیاکان قسە لەسەر دەکرێت حەز دەکەم لێرە بۆ چۆنی خۆم لەسەر جارێ مەسەرەوەی پەیوەندی بە محکەمەی فیدراڵیەوە هەیە بڕیارەکانی هەموو بڕیارەکانی محکەمەی هەموو محکەمەیەک لە دنیادا بەکە پێویستی بە هێزێکە جێبەجێکە لەبەرەوەی بڕیارەکانی محکەمەی فیدراڵی هەرچەندە هەر چۆنێک و بێت و بە هەر شێوەیەک بێت پێویستی بە هێزێک هەیە ئەو هێزە بێ ئەو بڕیارانە جێبەجێ بکات ئەو هێزە ئێستا لە عێراقدا بەهۆی ئەو هاوسەنگی هێزەی لە ناوچەکەدا هەیە لە توانایدانیە بێتن ڕاستەوخۆ جێبەجێ بکات ئەوە یەک پاشان وەکو باسم کرد لە ڕووی تەکتیکەوە مەسەلەی نەوت و غاز بەرز کراوەتەوە بۆ ئەوەی مەسەلە بنەڕەتیەکانی تر فەرامۆش بکرێت لە بەرچاوی خەڵک دوور بخرێتەوە واتە بە شێوەیەک لە شێوەکان لە ڕێگەی قسەکردن و زۆر یاخود زەختکردنەوە لەسەر نەوت و گاز هەوڵ دەدرێت مەسەلە استراتیژیەکان فەرامۆش بکرێت ڕاستە غاز ئێستا بابەتێکی گرنگە لە پرستەیەکی گرنگە لە ململانە نێودەوڵەتیەکان بە تایبەتی دوای ئەوەی شەڕی ئۆکران دەستی پێکردووە بەڵام ئامانزی سەرشی تورکیا نەغازە نە نەوتی هەرێمی کوردستانە ئەگەر ئەوانە گرنگی خۆیان بۆ تورکیا ئامانزی سەرشی تورکیا داژیرکردنی هەرێمی کوردستانە حەز دەکەم شتێکی مێژووتان بۆ بژێڕم لە کاتی دانوستانەکانی کۆنگری لۆزان کۆمپانیا تورکیەکان کە بە باوەڕین پاڵپشتی حکوومەتی تورکیا لە بەریتانیا دەسوڕانەوە وەک ئەوە سەرۆک وەزیرانی بەریتانیا دەڵێ ئەو قسەی دەکەم قسەی سەرۆک وەزیرانی بەریتانیا دەڵێ ئێمە لە کاتێکدا لە کۆنگرەکە دانیشتوین کۆمپانیا تورکەکان هەموو ویلایەتی مووسڵ هەموو بیرەنەوتەکانی ویلایەتی مووسڵیان داوەتە کۆمپانیا بەریتانیەکان تەنها ویلایەتی مووسڵ بدرێتە تورکیا کەواتە تورکیا ئامانجی سەرەکی ئەوەیە کە ئەو ناوچەیە وەکو هەرێمێک بگەڕێنێتەوە خەونی ئیمپراتۆریە خۆی بێنێتە دی لەبەر ئەوە مەسەلەی گاز و نەوت وەکو باسم کرد تەنها بەرز دەکرێتەوە و بارز دەکرێت بۆ ئەوەی کە مەسەلە استراتیژیەکە کە ئەویش داگیرکردنی هەرێمێکە کە تورکیا هەرێمی کوردستان داگیرکە بە خەڵک و بە خاک و بە گاز و نەوتەکەش هەموو دەکەوێتە ژێردەسەڵات. دکتۆر جیاوازی و مەترسیەکانی ئەم هێرشەی ئەم جارە لەگەڵ ئۆپەراسیۆن و هێرشەکانی جارانی پێشترە چییە بە تایبەت بۆ سەر هەواری هەرێمی کوردستان؟ یعنی ئەگەر تەماشای هێرشەکانی تر بکەیت لە سێ ئاراستە تورکیا لە سێ ئاراستە کار دەکات بۆ داگیرکردنی هەرێمی کوردستان ئاراستەیەکیان لە سنوورەکان و لە شەرناخەوە دەست پێ دەکات سنوور تاوەکو دەگاتە ناوچەی خواکۆ ئاراستەیەشتر لە زاخەوە دەست پێ دەکات بۆ دهۆک و تاوەکو دەگاتە زیینی وەرتێ لە ناوەڕاست ئاراستەیەشکە عینە لە زاخەوە دەست پێ دەکات تاوەکو دەگاتە بەعشیقە و خەتی مەخموری لە هەر سێ لە هێرشی کردووە ئەو شەڕێ ئێستا تەماشا دەکەی جیاوازەکەی ئەوەی هەست دەکەی تورکیا کار بۆ شەڕێکی گشتگیر لە ڕۆژئاوای کوردستان دیارە ئێستا ئامادەکاری دەکات بۆ هێرشکردن سەر ئەو ناوچانەی کە وەکو ناوبڕ ماونەتەوە لە نێوان ئەو ناوچە ئارامانەی کە دروستی کردو داواڕێندا ناوچەی عەفرینەوە تاوەکو دەگاتە سەر سنوورەکانی سووریا عێراق و تورکیا لەو ناوچەیە هەندێک ناوچە ماوەتەوە تاوەکو ئێستا باڵێن وەکو تورکیا دەڵێن بۆشای هێزی تێدا هێزی تورکیا تێدا باڵاتر دەوێت ئەو ناوچانە وەک لە ڕووی سنوورەوە بەیەکەوە بەستێتەوە بە هەمان شێوە دەوێت ئەو زنجیرەیە بە هەرێمی کوردستانیش ببەستێتەوە تاوەکو دەگاتە زیینی وەرتێک کە دوا خاڵی هەرێمی تورکیا دوا خاڵی هەژمونی تورکیا لەبەر ئەوە من پێم وایە مەترسی ئەو شەڕە ئەوەیە گەورەترە فراوانترە ئەو جارە تورکیا لە هەر سێ ئاراستەوە خەریکە بەتەمایە هێرش بکات لەبەرەوەی من پێم وایە لەو ڕۆژانەی ئایندە دێتن ئەگەر بێت و هاوسەنگی هێزی دنیا و بە شێوەیەش کە نەگۆڕێ هەندێک ڕووداوی کتوب پڕ و مفازی ڕووداتن ڕەنگ بێت تورکیا زۆر بەپانی بێتە پێش هەرچەند جاریش لێرەمە لە پێشتر ئەزمموی ئەومانێت تورکیا هەنگاو بە هەنگاو هاتوۆتە پێش و ئەو شوێنانەی کە گرتیتی بنکە و قڵای سەربازی لێ دامەزراندووە هەروەها ڕێگای کێشاوە بۆ سەردووکەکان و خۆی بەهێز کردو هەر کاتێک خۆی بەهێز دەکات هەنگاو دەبێت زیاتر
لەبەرەوە من پێم وایە ئێستا تورکیا ئەگەر بێت و ئەو شوێنانە داگیر کە هەنگاوی بەرەو پێشتر دەنێت لایەشیت کە ئەو شوێنانەی کە شەڕ تێدا بۆ نمونە لە سیای مەتینە ئەو لووتکەی کوڕەژارۆ لووتکەی لێنچ ئەگەر بێت ئەو ناوسانە داگیر بکات تا وەکو دەشتایەکانی مووسڵ دەکەوێتە ژێر هەژبوون و ژێر مەرحەمەتی هێزەکانی تورکیا لەبەر ئەوە تورکیا وەکو باسم ڕووی استراتیژیەوە ئەو جارە دەیەوێت شەڕەکەی فراوانتر بکات بەڵام وەک دەڵێن شەڕێک یەکلایی کەرەوە من پێم وانە شەڕێک یەکلایی کەرەوە بێتن لەبەر ئەوە تاوەکو مەسەلەی کوردمان تاوەکو مەسەلەی نیشتیمانێک ئەو شەڕەیە ناوی هەموو جارێک کاتێک تورکیا پرۆسەیەکی سەرباسی دەست پێ دەکات دەڕێ شەڕێکی یەکلایی کەرەوە دەبێت ئەمەش مانای وایە کە تورکیا تاگرایانە دەتوانێت بڕیار لەسەر شتەکان بدات ڕاستە تورکیا بەهێزە و ناتوانێت لە پشتە بەڵام من پێم وایە تاوەکو ئێستا ناتوانێت تاگرایانە بڕیار لەسەر شتەکان بدا لەبەر ئەوەی هێزی بەرەنگاردبوونەوە هەیە هێزێکی ئیرادەی هەیە و گۆڕەپانەکەی گرتۆ ڕوبەڕوویان دەبێت من پێم وایە خەڵکی کوردستانیش هەمووی زۆرینەی خەڵکی کوردستان لەگەڵ ئەوەیە کە ڕێگە نەدرێت تورکیا هەرێمی کوردستان داژێت بۆیە ئەو لێکدانەوە تاگرایانانەی کە تورکیا خۆی دەتوانێت بەتەنها مەسەلەکان یەکلایی بکاتەوە بڕیار لە شەڕێکی یەکلایی کەرەوە بدات من پێم وایە ئەو بەشێکە لە شەڕێکی دەرونی لەبەرەوە تورکیا بەتەنها ناتوانێت ئەو مەسەلانە یەکلا بکاتەوە ئەو مەسەلەی داگیرکاری هەرێمی کوردستان لەلای خەڵکێک وەکو باسم بەرەنگاری دەبێتەوە لەلایەشتر ئەو مەسەلەیە ڕەهاندێکی هەرێمی و جیهانی زۆر مەترسیداری هەیە و لە هەر سکەیەک لە سەرەکان گۆڕانکاریەک ڕووبدان نەک ڕێک بێتن نەک تورکیا ناتوانێت هەرێمی کوردستان داگیرکە بەڵکو لەو شوێنانەی کە داگیریشی کردیا بخرێتە دەرەوە. بەڵێ دکتۆر باسمان لە بێدەنگی و هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان کرد بەڵام لە هەمان کادا حکوومەتی عێراقیش بێدەنگە هۆکاری ئەو بۆ چێکرێتەوە لە کاتێکا حکوومەتی عێراق باز لە یەکپارچەی خاکی عێراقەکە ئێمە دەزانین حکوومەتی عێراق تاوەکو ئێستا حکوومەتی عێراق لە ڕووی یاسایی حکوومەتێکی کاربەری بەڕێکەرە ئەوە لەلایەشی تر ئێمە دەبێت بزانین لە ناو عێراق دەوڵەتێک هەیە لە چوارچێوەی دەوڵەتێکی کە پێی دەگوترێت دەوڵەتێک لە پشت پەردە کار دەکات ئەو دەوڵەتان لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ سووریا ڕێکەوتنیان هەیە ئەوانە لە چوارچێوەی منزومەیەکی هەرێری کار بۆیە من پێم وانییە کە تورکیا بەبێ ڕێککەوتن لەگەڵ عێراقیش ئەو هێرشەی ئەنجام دابێت لەبەر ئەوە من پێم وایە ئێرانیش ببووری عێراقیش لەگەڵ تورکیا ڕێککەوتووە لە نزیکەوە ئاگاداری ڕووداوەکان و دەزانن ئاڕاستەی مردانەی شەڕەکان بەرەو چ ئاقارێک دەچێت لە 2000 وەکو باسم ئێستا هەوڵ دەدرێت هێزەکانی کوردی لە باشووری کوردستان زیاتر پەرتەوازە بگرێت بەڵام من پێم وایە هێزە هەرێمیەکان بە هەموو شێوەیەک دەیانەوێتن ئەزمموی ئەو هەرێمە تێبدەن ئێستا دوو ئاراستە ئاراستەیان دەیەوێتن کە وەکو تەمەشا دەکەی ناوچەکە بەرەو هەرێم دەباتن وەکو ئەو هەرێمانەی کە دروست دەکرێن و ڕاستە خۆ بە رووسیاوە دەرچێنرێنەوە لەلایەشیت کە ئێستا دەرفەتە بەهۆی ئەو هاوسەرجی هێزە جیهانی کە دروستووە بەداخەوە دەرفەتی ئەوە هەیە کە کوردستان بیسان بێتەوە ناوچەیەکی تامپۆنی کە دوای شەڕی دوای بەخۆتاکردنی درۆچڕۆژهەڵات ئەو ناوچەیە وەکو تامپۆنی نەمابوو ناوچەیەکی کراوە بوو لەبەر ئەوە ئێستا هێزە هەرێمیەکان هەوڵدان هەمان دۆخی شەڕی ساردی کۆل بگەڕێنەوە بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر وەکو هەمان وێنەش نەبی هەوڵ بدرێتن کە ئەو مەنزومە هەرێمیە دابڕێژنەوە کە لە دوای جەنگی جیهانیەکەمەوە ناشێ بەشێت. بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆر کامران مەنتیق مامۆستای زەنکۆ کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان من سپاس بۆ بینەرانی شارپرێس کە بینەرمان بوون دوای کاتی پێخۆشتان بۆ